دركوا مانگە شەوی تو لە ڕێگاکانی خەندیل لە دەرکەوا مانگە شەوی تو لە ڕێگاکانی خەندیل. ڕادیۆی دەنگی گەل دەنگی توی هەوڵاتیە. سڵاوتان لەبێ هەموو کاتتان باش بەڕێزان بەرمەتی هاوکارانم هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە سیانزەی ئاداری 2023تان پێشکەشەکەین 2024تان پێشکەشەکەین بیسەرمان من. پارێزەرانی ڕێبەر ئەڵڵاوجەلان کە ماوەی 3 ساڵە ناتوانن هیزانێرێک لەو بارە وەربگرن داواکارێکی نیان پێشکەش کردەوە. هەرێک لە ڕازی سروێک ڕێزان سەریجا مەسڵم دێنج فاق ئۆزگور ئەنڕۆڵ بە پارێزەرانی نووسنگی سەدە بۆی بتوان دیدار لەکە ڕێبەر ئەڵڵاوجەلان عومەر خێری کۆنار حملی هەڵدرم وەی سیاکتاش ئەنجامدەن سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا و بەڕێبەتی زیندانی ئەمڕالیان کرد. لە 25 ئاداری 2023 کۆتایسە هیزانێرێک سەبارەت بۆ ڕێبەر ئەڵڵاوجەلان بەدەست نەگەیشتووە. ماوەی 108 ڕۆژە مانگرتنی زیندانیان بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان درێژێ هەیە. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 108میندا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکەش لە ڕۆژی 108میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دوم وەکو بەشەی لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە تاوەکو ئێستاش بەردەوامە. ئێشەگری دادپەروەری بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان و چارەسەری سیاسی پرسی کورد لە شارەکانی ئامەد و مردن و ئەلحوان و ئیزمیر و بەرسیل بەردەوامە و دەڵێن تا ئازادی جەستەی ئۆجەلان دەست لە چالاکی هەڵناگرێت. لە پێناو ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلاندا و چارەسەری سیاسی پرسی کووردا ئێشەگری دادپەروەری لەلایەن بنەماڵی زیندانیانەوە لە چەند شارێکی باکووری کوردستان بەردەوام. لە چالێکیەکاندا دروشمی سڵاو لەبەر خۆدانی زیندانیان و ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان دەوترێنەوە. کۆمەڵی گەنجانی وڵات پارێزی کوردستان لە چەمچەماڵ لە پامێکی ڤیددیۆیدا داوا لە تەواوی کورد و ئازادی خوازاندەکان لە پێناو ئازادی جەستەی ڕێبەراپۆ بەشداری لانگی پیرۆزکردنی جەژنی نەورۆز قەندیل بکەن. ئێمە وەکو گەنجانی چەمچەماڵ پیرۆزبایی جەژنی نەورۆز لەسەر جەمگەلی کورد و ڕێبەری گەلی کوردان ڕێبەر ئۆجەلان دەکەین و ئێمە وەکو گەنجانی چەمچەماڵ بەشدار دەبین لە نەورۆزی قەندیل بۆ ئەوەی ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ بەدەست بێنین و ئازادی گەلی کورد بەدەست بێنین. بۆیە داوا لە گەلی کورد و تەواوی ئازادی خوازان دەکەین بەشداری نەورۆزی قەندیلی ئەم ساڵ بن و پێکەوە نەورۆز پیرۆز بکەین و ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ دەستەبەر بکەین. بژی سەرۆگاپۆ بژی سەرۆگاپۆ بژی سەرۆگاپۆ بژی سەرۆگاپۆ نەورۆز پیرۆز بێ نەورۆز پیرۆز بێ. گەنجانی ئاپۆی شاری سنە لە بانگەوازیەکدا داوان لە سەرجەم دانیشتوانی و شارە کردو کێوارەی ئەمڕۆ لەگەڵکردنەوەی ئاگری چوارشەمەی سووردا بڕژێنە سەر شەقامەکان بە وتنەوەی دروشمی ژەنجیان ئازادی پەیمان لەگەڵ شەیدان نوێ بکەنەوە. گەنجانی ئاپۆی شاری سنە لە ڕاگەنراویدا دا لە سەرجەم هەوڵاتیان لەو شارە کردو کاشبەرشە شێوارەی ئەمڕۆ لەگەڵ ئاگرکردنەوەی چوارشەمەی سووردا بە وتنەوەی دروشمی ژەنجیان ئازادی پەیمان لەگەڵ شەهیداندا نوێ بکەنەوە. هەروەها لە ڕاگەنراوەکەی گەنجانی ئاپۆی سنەش داهاتوە بارکی خۆیان دەزان پاڵپشتی بەرخۆدانی ڕێبەر ئاپۆ لە ئێمرالی و گەریلا قارەمانەکان لە سەنگەری شەڕەکاندا بکەن. هاوکە سەرۆکی ڕێکخراوی فراکەوتنی ئێرانیش ڕایگەاندووە کە هەر بەهۆی وەرەوچوونی چالەکیەکانەوە لە ناوچەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان 2137 کەس بوونەتە قوربانی و دەشڵێ 23 کەسگانی لەدەستداوە 413 کەسیش بە سەختی بریندار بوون. بیستویەکی ئادار جەژنی نەتەوەی نەورۆز کە لەلایەن گەلی کوردەوە گەرمی پێشوازی لە دەکرێت و بەرز ڕادەگیرێت ئەوە دەرفەتێکە بۆ دووبارە جۆشدانەوەی هەستی نەتەوەی تێکۆشانی ئازادی بۆ گەلی کورد. هەرێم مەحموود هاوسەرۆکی ئەنجومەنی گەرمیانی تەفکەری ئازادی کوردستانیش دەڵێ لە بەرامبەر و داگیرکاریانە دەبێت کلتوری خۆمان بپارێزین بۆ جەژنی نەورۆز پیرۆز بکەین.
بانگوازی دەکەین کە بەرامبەر بە داگیرکاری کەلتور و چاند و مێژووی خۆمان بپارێزین، جەژنی نەورۆز پیرۆز بکەین. جەژنی نەورۆز ئێستا هەرە ئەم جەژنە هەرە گرنگترین نەورۆزە کە تێکەڵ بە ڕۆژەکانی ڕەمەزان بووە. دوو جار پیرۆزە، لەوەی کە ڕەمەزان و لەناو مانگی ڕەمەزاندایە، دوو لەبەر ئەوەی کە جەژنێکی هەرە مێژینەی خۆمانە. میتۆلۆجیای گەلانی ناوچەکەیە هاتووە، پێشتر بە شێوازی جیاواز گەڕانەوەی بۆ کراوە. بۆیە ئێمە ژۆک و گەلی کورد کە بەشێک کە لە ناوچەی میزۆپۆتامیا بووین، ئەم یادەمان بەرز ڕاگرتووە، یادی نێوبوونەوە، زیندووبوونەوە، گەشانەوە، ئەم یادەمان لەم ڕۆژدایە بەرز ڕاگرتووە. بەگشتی دوژمن هەمیشە هەوڵیشی داوە کە ئێمە هەمیشە لە ماتەم و لە خەم و لە ناخۆشی و لە دەردەسەریدا ژیان بکەین بۆ ئەوەی داگیرکاری خۆی پێشخات بەسەر ئێمەدا. بۆیە هەوڵی جۆرا و جۆر دراوە لە ڕێگەی ئەوەی کە جەژنی ئێمە بسڕنەوە، کەلتوری ئێمە بسڕەوە، چاندی ئێمە بسڕنەوە، هونەری ئێمە بسڕنەوە. لە ناویشیاندا کە وەکوتم جەژنی نەورۆزە کە هەوڵی سڕینەوەی ئەدەن، چونکە ئەو جەژنە پێویستە بە دڵخۆشبوون، پێویست بە گەشانەوە، نوێبوونەوە، زیندووبوونەوە، ڕاوەستان، دیسانەوە، گەشەکردن. بۆیە ئەو وڵاتانی کە هەوڵی داگیرکردنی وڵاتی ئێمە دەن، ئەیانەوێ بەو شێوە جەژنی ئێمەش بستانەوە. هەر تایبەت بە نەورۆز، هونەرمەندی ناسراوی کورد چۆپێ فەتاحیش پامێکی ڤیدۆیی لەبارەی بەشداربوون لە پیرۆزکردنی جەژنی نەورۆزی کوردواری لە بناری خەندیل بڵاو کردوێتەوە و داوا دەکات کە گەر بەشداری ئەوە هەنگە بن. سڵاوتان لێبێ خۆشەویستان، هیوادارین هەموو لایەک باش بن. پێم باشە لێرەدا ئاگادارتان بکەمەوە کە نەورۆزی ئەم ساڵ 21 سێی 2024 دایە لەکوێ دەبێت؟ لە قەندیل دەبین. هیوادارم هەمووتان ببینم لەوێ، هاتن بۆ هەمووانە و لە ئێستەشەوە پیرۆزباییتان لێ دەکەین، هەر سەرفراز بن. خوا حەفیزتان بێ. جیاواز لە ئەنگەکانی نەورۆز، دەوڵەتی تورکیا لە سەر هێرشەکانی بۆ سەرگەلی کورد لە هەموو شوێنێکی گیان بە شازی جۆراوجۆر بەردەوامە، بەوەش لایەن و کەسانێکی چاوساقی بۆ داگیرکەران دەکەن و بەشداری لە ڕشتنی خانەی کوردان دەکەن. چالاکبانانی دەفەری ڕاپەڕین دەڵێن پەیزێکی تر بەر لە دەستی دوژمن و داگیرکەران دەستی خیانەتکاران ببڕینەوە لە هەرێمی کوردستاندا. تیرۆرێکی فراوانە، زۆر بە ئاشکرا، زۆر بە بەرچاوی هێزی نێودەوڵەتی، بە بەرچاوی دەوڵەتی عێراق کە تا ئێستا ئێمە هەرێمی کوردستان یاخو باشووری کوردستانی مەزن لە چوارچێوەی عێراقێکدا هەیە، سربەخۆنیە، بەڵێ بە بەرچاوی هەمولایەکە و تیرۆرێکی سیاسی ئاشکرا هەیە، وەستەمێکی گەورە هەیە، بە جۆرێک فراوان بۆ کە شەرم لە هیچ ناکەن لە ناو بازار خەڵک تیرۆرەکەن، لە ناو ماڵەکاندا بە درۆنێک دەتوانن وێرانت بکەن. یعنی ئەمە ئەوە نییە ئەو تیرۆرە گەشت بێتە چیاکان یان دەشتەکان، لە ناو شاردا، لە ناو شاخ، ینی لە ناو ماڵەکاندایە. بەڵێ تیرۆرێکی فراوانی سیاسی هەیە و لە هەمان کاتدا ئەمە داگیرکاریەکی نیشتیمانە دووبارە و دەست درێژێکی گەورەیە بە تایبەتی لەلایەن دەوڵەتی تورکیاوە کە بەڕاستی هیچ درێغی ناکە لە دژاتی گەلی کورد. بۆیە بەڕاستی ئەمە ستەمێکە کە هیوادارم بەر لە هێزی نێودەوڵەتی گەلی کورد چیتر ئەمە قبول نەکا، بەڕاستی بەرەنگاری ئەمە ببێتەوە و دەسەڵاتی باشووری کوردستان بەڕاستی لەمڕۆ زۆر تەمام بە سەرکۆنی هێرشەکانی دەوڵەتی تورک بکەین، ئەبێ گلەیەک لە خۆمان بکەین، گلەیەک لە دەستی خیانەتکاری بکەین لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان کە ئازادی خوازان بەمەرام دەکرێن، ئامانج و شەهید دەکرێن. ئەمە کارەساتێکی گەورەیە و ڕووی باشووری کوردستان بەڕاستی وا دەکات کە ناشیرن بێت. دەبێ ڕۆشنبیران و خەڵکی ئازادی خواز و خەڵکی بە هەڵوێست ئیتر ڕۆژی ئەوەیە هۆشیار ببینەوە، هەڵوێستی خۆمان بنوێنین لە بەرامبەر ئەو دژمن دەست درێژیە داگیرکاریەی کە فاشستەکانی تورک دەیکەنە سەر هەرێمی کوردستان و داگیرکاریەکی تەواویان خود بڵین شێوازێکە لە کۆمەڵکوژی کە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. پێویستە گەلی ئێمە بێتە سەر پێ و هوشیار بێتەوە و دەستی خیانەتکاران بەر لەوەی دەستی دوژمن ببڕین، دەستی خیانەتکاران لە هەرێمی کوردستان ببڕین. ئەوە هوشیاری پێویستە. پێم وایە دەبێ گەلی ئێمە هەستە سەر پێ لێساوە دەست پێ بکات و بە هوشیاریەکی گرنگەوە کە نەقسە لە هەرێمی کوردستاندا ئێمە دەست بە خەباتێکی دیکە بکەین بە شێواز
ڕێبازێکی خەبات بکەین بۆ ئەوەی نهێڵین هیچ کە دەستی داگیرکەران کاتە هەرێمی کوردستان و ئەو ڕەشەقورژی کە دەوڵەتی تورک دەیکات لە باشووری کوردستاندا ئیتر دەستی ببڕین کاتی ئەوە هاتووە و بەدەنگ بین و هەڵوێست بین لەگەڵ هەموو ئازادی خوازانی ئەم دەڤەرە ئەو نیشتیمانە بۆ ئەوەی هیچ کە ئازادی خوازانی جگری وەزیری دەرەوەی دەوڵەتی تورکیا دەڵێت ئەردۆغان لە کۆتایوانگەی نیسانی ئەمساڵدا سەردانی عێراق دەکات بۆ مبەستش لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراق ئەمانگی و ئامادەکاری دەکات و لە کاتێکدا کێزەکانی پەدەکە لە ژێرناوی پاسەوانی سنووردا پێشڕۆی سوپای تورک دەکەن بۆ داگیرکردنی ڕێژێکی زیاتری ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەحمەد یەڵدز جێگری وەزیری دەرەوەی دەوڵەتی تورک ڕایگەاندووە لە دوێنێ و لە عێراقن و سەردانی نووسینگە باڵۆزخانی وڵاتەکان لە بەغدا کردووە ئەمڕۆژ دەست بە کۆبوونەوەکان لەگەڵ بەرپرسانی عێراق دەکەن بەمبەستی ئامادەکاری بۆ سەردانەکەی ئەردۆغان بۆ عێراقدا ئاماژە بۆ شکراوە لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراق گفتوگۆ ئەنجام دەدەن و ئامادەکاری بۆ کۆبوونەوەک دەکەن کە لە داهاتوودا لە سەراسی وزاری ئەنجام دەدرێت کە تاوتوی سەردانەکەی ئەردۆغان بۆ عێراق دەکات کە بڕیارە لە کۆتای مانگی نیسانی ئەمساڵ ئەنجام بدرێ. دەیەم مانگە شاندێکی سەربازی دەوڵەتی تورک لە ناوخوا کەرەمەگە شاندێکی زەرەوانی پەدەکە و پارەسەن لە ژێرناوی پاسەوانانی سنووری عێراق کۆبوونەوە. وەزارەتی بەرگری دەوڵەتی تورکیش دەڵێ وەزارەتەکان لەگەڵ شاندێکی پاسەوانی سنووری عێراقی لەباری سنوورەکانی هەرێمی کوردستانەوە کۆبوونەتەوە. بەدەست پێش خەریپەیە دەڵە من بچ لە مەراسیمێکی شکۆدار بۆ یادهێنانەوەی شەیدانی سەرهەڵدانی 12 داری 2004 قابیشڕە بە ڕێچوو تێدا بەڵێن درێژدان بە ڕێگەی شەهیدان دووپات کرایەوە. دوێنێ 20 ساڵ تێپەڕی بەسەر سەرهەڵدانی 12 ئاداری 2004دا بۆ بەرزڕاگرتن یادی شەیدانی و سەرهەڵدانە پارتیەکەتی دیموکرات پێدە لە کانتۆنی من بچ مەراسیمێکی تایبەت ئەنجامدا. لە مەراسیمەکەدا ڕیم دەروێش بەڕێوەبەری نووسینگە ڕێخستنی پارتیەکەتی دیموکرات پێدە دەڵێ 20 ساڵ بەسەر سەرهەڵدانی 12 ئاداری قابیشڕۆ تێپەڕە بێم سەرهەڵدانە لە یاریگای بەلەدی دەستی پێکردووە و بۆ ماوەی 20 ساڵ هێزی پێبەخشیوین. ئەو ڕۆژەدا کوردژی سیستەمی سەرمایەداری و ڕژێمە چەوسێ نەرونەتەوە پەرسە تاگڕەوەکان سەری هەڵداوە. هەروە دەڵێ و شەیدانە بەبێردێنینەوە کە بۆ ژیانی ئارام و هەشتانی گەلەکەمان گیانیان بەخشیەوە ئەم سەر هەڵدانانە نەوەک تەنها گەلی کورد بەڵکۆم و پێکاتەکانی گرتەوە. فەرماندەی گشتی قەسەدش دەڵێ ڕاپەڕێنی 12 ئاداری قامیشلۆ هەڵوێستی گەلی کورد بوو خۆڕاتکردنەوەی سیستەم و سەرکوتکاری. مەزوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سوورەی دیموکرات قەسەدا سەبارەت بە سەرهەڵدانی 12 داری 2004 قامیشلۆ ئەوە خستۆتە ڕوو کە داوای بەهێزکردنی یەکێتی نەتەوەیی دەکەین و قەسەدە چاودێری و پرۆسێ دەکات کە بە هۆیەدان کەس بوونەتە قوربانی و لەو یادەتا جەخت لە چارەسەری سیاسی بۆ دۆخی سووریا دەکەنەوە کە بنەوەکانی یەکێتی گەلانی سووریا و چارەسەری دیموکراتیانە بێ ئاڕێکارێکیش ڕەت دەکەنەوە کە پێچوانەی ئەو بنەمایانە بێ. لە مەراسیمێکدا ناوەندی جینۆسایدی زانکۆی گەرمیان لە شارچکەی کەلارکرا و ئومێد بەرزان بەڕێوەبەری ناوەندەکەش دەڵێ ئامانجبانلەکردنەوەی ئەم ناوەندەم بە جینۆساید ناساندن و ئەرشیڤکردنی تاوانی ئەنفالی گەرمیان. ئەم سنتەرە ناساندنی جینۆسایدی نەتەوەکەمانە بە تایبەتی گەرمیان وەکو لینکێک ببەستینەوە بە دەرەوەی گەرمیان لەگەڵ زانکۆکانی تر لەگەڵ ناوچەکانی تر و لەگەڵ دەرەوەی وڵاتی کوردستان چ عێراق بێت چ وڵاتانی تر بێت. ئاماژەکردنەوەی ئەم سنتەرە یەکەم بە جینۆساید ناساندنی گەلی کووردە هەموو لەگەڵ هاوشێوەی هەموو جینۆسایدی ناوچەکانی تری کوردستان. خاڵی دووەم دانانی سنتەری DNA بۆ ئەوەی بزانین کە سوکاری ئەنفال کراوان کێن و کێنین. خاڵێکی تر کۆنفرانسە کە ئینشاڵڵا بۆ 4 بەدواوە کۆنفرانس و دیدارمان ئەبێت لە گەرمیان بۆ ماوەی دووەش. خاڵێکی تر بە دۆکۆمنتکردنە یەکێکە لە خاڵە گرنگەکان تاوەکو ئێستا ئێمە نەماتوانوێت لە گەرمیان هەیە ماڵی مریەممانەیە چەند شوێنێکی ترمانەیە بەڵام وەکو پێویست دۆکۆمنت نەکراون و لەگەڵ دۆکۆمنتکردنە زۆر گرنگە ئێمە بخێنە بەر توێژینەوە. سنووری کارکردنی ئیشەکانی ئێمە بە پلەی یەکەم لە گەرمیانە بێ بەڵام لە گەرمیانش تێ ئەپەڕێن چونکە لە دیداری ئەنفالە ئێمە بازانەکان یەزیدەکان هەموویمان داوەت کردووە گەرمیان بە پلەی یەکەم باڵە چەقی ئیشکردنمانە. هەواڵەکانتان پێشکەش کرا شاد بن.